ئەمڕۆ لە مۆزەخانەی سلێمانی ئەم مۆزەخانەیە لە ساڵی 1961 دامەزراوە، بەڵام نە لەم بینای ئێستای بەڵکو لە خانوویەکی بچووکی گەڕەکی شۆڕشی شاری سلێمانی. دواتر لە 1970دا دەبێت کە ئەگوازرێتەوە بۆ ئەم بینای ئێستای. جا لە ڕووی دوور و درێژی مێژوو هەروەها کۆنی ئەو پارچە ئاسەوارانەی کە لێران نمایش دەکرێن بە ڕادەیەک ئەم مێژوە دوور و درێژە کە وای کردووە ئەم مۆزەخانەیە لەسەر ئاستی عێراق دووهەم و لەسەر ئاستی هەرێم یەکەم مۆزەخانە بێ. جا ئەگەر هەتاکو ئێستا نەتانتوانیوە سەردانی بکەن لەگەڵ من ئەمڕۆ بەردەوام من بە یەکەوە گەشتێک بەناو مۆزەخانەکەکەین و کۆمەڵێک زانیاری باشتان دەسەکەوێت. گەشتەکەمان لە نوێترین بەشی مۆزەخانەی سلێمانیەوە دەست پێکەین. جا بۆی کە لەسەر ئەم بەشە زیاتر زانیاری وەربگرین بەڕێز هاشم حەمە عەبدوڵڵا بەڕێوەبەری مۆزەخانەی سلێمانیمان لەگەڵای بۆی کە لە زاری بەڕێزیانەوە ئەم زانیاریانەمان دەستکەوێت. کاک هاشم پێم خۆشە بەڕێزت باسی ئەم نوێترین بەشی مۆزەخانەمان بۆ بکەیت. ڕاستیەکەی ئەم بەردانە لە ساڵی 90ەوە ئەم پەیکەرانە هاتۆتەوە بۆ مۆزەخانەی سلێمانی، بەڵام لەبەر ئەوەی قرس بوو نەمانەتوانی بیهێنی بۆ ناو مۆزەخانە ئەم شوێنە بە فەندی زانکۆی ساپێنزا ئیتالی پرۆژەکەمان دەست پێ کرد. هەمووی تقریباً 2 هەفتە تەواو بووە. ئەم پەیکەرانە بەکرێن لە بەشێکی ترەوە باسمانەوە بۆ ناو مۆزەخانە. لەکوێ دۆزیوتانەتەوە؟ ئەمە خۆی لە شوێنەواری پەیکۆڵی لە دەربەنی خانە لە نزیک گوندی بەرکەل بۆ پاشای ساسانی نەرسی ئەگەڕێتەوە. تقریباً ئەم پاشایە لە ئەرمینیاوە هاتۆ دەسەڵات وەرگێن لە تەیسەفون لە مەدائین لە بەغا. ئیتر پیاماقوڵان هاتوون پێشوازیان لێ کردووە لای دەربەنی خان، بڕیاریاوە لەوێ مۆنومنتێ دروستکە وەکو یادەوەریە چیرۆکی چۆن دەسەڵاتی گرتوۆتە دەست باس ئەکا لەو دەقەنووسینەیە و بە 2 زمانش نووسراوە، بە زمانی پەهلەوی ساسانی پەهلەوی ئەشکانی. ئەکرێت ئێمە بڵین ئەمە درێژترین دەقی شاهانەیە پاشایانی ساسانی لە جیهانە کە خۆشبەختانە ئێمە لە مۆزەخانەی سلێمانی هەمان. بەداخەوە ئەم پەیکەرە هەموو پەیکەرەکانی ئێرە هەمووی لە شوێنەکە کە داڕما و ڕووخاوە ئەمەش کەوتووە لەو ناوچەیە. هەمووی ئەمە توانیمان لە ساڵی 90 تا بیهێنینەوە بۆ مۆزەخانەی سلێمانی، بەڵام بەداخەوە وەکو ئەبینن بەشێک لەم شوێنانی شکاوە کە بەداخەوە بەهۆی نەزانینەوە وانزانیوە گەنجینەیەکی گرانبەها لە تاجەکەیەتی شکانیانە. بەڵام توانیمان فریایکەوین ئەوەی کە بڵین زەرە لە نیوەشی بگەڕێتەوە قازانجا بێنین بۆ ئێرە، بەڵام ئەوەی کە ئەیبینن ئەم بەشەی سەرەوە ئەمە تاجەکەی سەری پاشایە، ئەمە دەموچاوی پاشایە، ئەمە سمێڵەکەیەتی، ئەوە لوتی، ئەمە هەردوو چاوی، ئەمە ڕیشێتی، ئەمە شینی وەکوی جوانکاریەکی وەکو جامانەکەی یاهی وەکوی شاهانە هی کڵاوەکەی سەرەتی. بەڵام بەداخەوە گەر ببینین ئەو کونکونانە هەمووی هۆکاری ترشە بارانە کە چەند ساڵێکە تۆ باسی کەین 293 تاکو 300 ئەوە فەرمانڕەوایی کردو ئەو 1000 ساڵ 2000 ساڵە بێ ئەمە باران لێ یاوە. بەداخەوە زۆرە ئەو کاری کردوتە سەر ئەوەی کە ترشە باران ئەوە کونکونی بکا و تێکی وا. بەڵام ێستا ئێمە لە هەوڵی ئەوەیان جارێکی کە بە هاوکاری ئەو زانکۆی ساپێنزا کارێکی وا بکەین کە ئەو کەڕوەی کە دروست بووە کارەکاتە سەرەوەی کە بەردەکە بەردەوام بخوات، وان لێ بکەین لە ناوی بەرین جارێکی کە بۆی جارێکی کە ئەمانە بەردەوام نەبن، چکە هەر ئەمە وەکو خێزانێک گووان کە ئێرە ئەخۆن تەواو بن ئەچنە شوێنێکی کە ئەچنە شوێنێکی کە بۆی ڕایگرین لە حەدێکا لەوە زیاتر زەرەر بەم پەیکەرانە نەگرن. ئێستا لە گەلەری چاخی پێشمێژوین. جا پێم خۆشە کاک هاشم وەڵامی ئەم پرسیارم باتەوە. ئەو پارچە ئاسەوارانەی کە لێرە نمایش کراون چیمان لەسەر مێژووی ئەم ناوچەیە پێڵن؟ ڕکابەرایەتێک لەنێو هەندێک لە گەلانە هەیە لەسەر ئەوەی کە ئەڵێن لە لای ئێمە لەوانەیە شارستانیەت دەستی پێکردوێت. پێم خۆشە بەڕێزت پێم بڵێیت کە ئایا ئەم ئاسەوارانەوەمان پێڵن کە شارستانیەت یەکەم جار لانەیە لە لای کوردانەوە دەستی پێکردوێت؟ ئەکرێ ئێمە بڵێن کوردستان لانکەی شارستانیەتە، شارستانیەت لێرەوە سەری هەڵداوە بە بەڵگەی ئەوەی ئەو پارچە ئاسەوارانی کە لێرە دۆزراونەتەوە، بە بەڵگەی ئەوەی کە پێکهاتەی جوگرافی
ناوچەکە کوردستان وای کردووە کە کەش و هەوا و ژینگە و ئەشکەوتەکان لەبار بوون بۆ ئەوەی کە مرۆڤ بتوانێت تایە بژین. ئەمە وای کردووە کە مرۆڤ دوای ئەوەی کە لە ئەشکەوتەکانە ماوەیەک ژیاوە دوای ئەوە بۆ گەڕان بە دوای سەرچاوی خۆراکە هاتووە گوندی دروست کردووە کشت و کاڵ تۆوی ماڵی کردووە خۆی جارێکی کە ڕوانوێتیەوە. لێرەوە کە گوندی چەرمۆمانێ شوێنەواری بێسانسوورمانێ ئەمانە هەموو بەڵگەی ئەوەن کە مرۆڤ لێرەوە وردە کۆچی کردو بەرەو ناوچەکانی تری ناوەڕاست و باشووری عێراق. بەپێی تازەترین سەرچاوی کە تیمی زانکۆی ڕدینگی بریتانی کنەپشکنینی کردووە بە دەق پێمان ئەڵێن کە ئێمە ئاموزای ئێوەین بەواتای ئەوەی کە مرۆڤ لە کوردستانەوە لێرەوە لە شوێنەواری بێستانسوورەوە کۆچی کردووە گەڕاوە ڕۆشتون تاکو و ئەوروپاش ڕۆشتووە. ئێستا لە گەلەری داهێنانی نووسینن. جا پێم خۆشە جەنابەت قسە بکەی لەسەرەوەی کە ئەم پارچە ئاسەوارانە لەسەر خەتەکان و لەسەر نووسین لە کۆنا لەم ناوچەی خۆمانە چیمان پێڵێن؟ خۆی ئەکرێمە باسیەوە بکەین کە دوای ئەوەی کە مرۆڤ وردە پێدەشتەکانی بەجێ هێشت و هاتە ناوەڕاست و باشووری عێراق ئیتر لەوێ بیرروباوەڕی ئاینیش کە لەگەڵ مرۆڤایەتی هەر هەبووە وای کردووە کە پەرزگا دروستکرێ. ئەم پەرزگانە پێویستیان بۆ کە تۆ قوربانیان پێشکەشکەی دیاریان پێشکەشکەی کەیتر لە خۆراک بیا لە گەنموجۆ بێ لە هەشتێک کە بێ. ئەمە وای لێکا کە چۆن بزان ئەمەی سەحەرخانەیە ئەمەی کاکاشمەیە ئەمەی کاکەمال هەر کەسێکی کە بێ یەن سەرەکەیان داپۆشیەوە بە مۆری لولەیی مۆری تەخت دو ئەو مۆری لولەی اینجا کۆمەڵی قۆناغا بەڵام ئەمە ئەم ئاڵوگۆڕی بازرگانی پەیوەندی وای کردووە کە نووسین سەر هەڵبا. بۆ نووسین سەر هەڵدانیش ئیتر سەرەتا نووسین وێنەیە بووە یاواتە ئەگەر بیانێ وێنەی دەموچایەک یا قاچێک یا ئاژەڵێکیان کردووە بۆی تعبیر بێ لەسەر ئەو بەڵام دوای وردە ئەمانە بوون بە هێمە. دوای هێمە ئیتر وردە گۆڕانکاری بەسەر هاو تەوان ئەمە پرۆسێکی درێژخایەنە. ئەگەر ئێمە بڵین لە ناوچەی وەرکا لە باشووری عێراق لە 3500 پێش زاین نووسین سەری هەڵداوە. ماوەتە دوای لێ هاتو دوای بوو بۆ نووسینی کە ئێستا ئێمە پێڵێ نووسینی مێخی واتە لە شێوەی بزمارە. طبعا لەسەر چی نووسیوانە سەرەتا لەسەر پاچە قوڕێکی نەرم بە شێوەی قامیشێک بە سێگۆشە قەڵەمێکیان هێناوەکو قەڵەم لەسەر قوڕێکی نەرم ئیتر نووسینەکان نووسێ. بەشێکی زۆری ئەم نووسینیانە پەیوەندی گرێبەسی بازرگانی بۆ یاخود دواتر بۆتە سەر ئەوەی کە ئەو چیرۆک و ئەفسان و داستانانی کە بە درێژایی هەبووە پێویستەکە بنووسرێتەوە وەکو ئەفسانەی گلگامش وەکو ئەوانەی کە ئەمە هەمووی ماوەتەوە بەشێکی زۆری ئەمانە وا پێویستەکە کە بنووسرێت لەسەر چی نووسیان لەسەر ئەم قوڕانە نووسیوان یاخود لەسەر بەداخەوە لەسەر ئەکرێ بڵێن لەسەر تەختە نووسراوە بەڵام تەختەکان نەماوە. باش پارچە بەردێکی گەورە هەیە لێرا کە هەر نووسین بەسەریەوە کۆڕاوە. پێم خۆشە باسێکی پارچە بەردەکەمان بۆ بکەین. ئەو میلی پاشا ئیدیسنە کە پاشای میلنشینی سیمۆرین بووە. سیمۆرین پێ ئەچێت وەکو باسەکرێت لە ناوچەی پردێەوە کە لای خۆمان تاکو ناوچەی سلێمانی ئەلم ناوە دەسەڵاتی هەبوو. ئەم پاشایە تا ئێستا 4 بەردی دۆزراوەتەوە. دوانینی لە مۆزەخانەی عێراقیە، سێهەمیان لە مۆزەخانەی سلێمانی، چوارەمیان لە مۆزەخانەی ئۆرشەلیمە لە ئیسرائیلە. ئەمەی مۆزەخانەی سلێمانی بە سوپاسەوە شەید غەریب هەڵەدنی پێشکەشی مۆزەخانەی سلێمانی کرد لە ساڵی 92. ئەو بەداخەوە شەهید بوو. ئێستاش ئێمە وەکو وەفایەک هەر لە ناو خەڵکی شاکە ناسراوە لە سلێمانی ناڵێ میلەکەی پاشا ئیدیسن ناڵێ میلەکەی شەهید غەریب هەڵەدنی. کاکاشم ئێوە بۆ هەرێک لەو پارچە سەوارانە مێژوویەک باس دەکەن. ئەم مێژوانە سەدان ساڵ بەر لە تەنانەت لانە ژیانی شارستانەتی مرۆڤ بێت. چۆن ئاوا بە دەقیقی تا ڕادێک خۆی ئەکرێ بڵێن زۆر بە دەقیقی ئەو ساڵە زائد ناقسێکی تایە بێگومان. یعنی ناتوانین سەتاسە کاڵی 100,000 ساڵ و ساڵێکی کاوێ بە 100,001 وانە واکە بڵێن ئەوەی 1000 ساڵ فەرقەکە. بەڵام
بەچی دەزانرێت کە مرۆڤ بەو شێوەیە ئەم بەردەی بەکارهێنا یاخود ئەمە هی ئەو سەردەمەیە. ئێمە ئەگەر بین مرۆڤ وەکو مێژوو لە سەرەتای مرۆڤ زۆر سادە بووە بۆ ژیانی خۆی تەنها هاتوو بەردێکی هێناوە و لەوچێ جۆرها بەردێکی هێنابێت. بەڵام بەردێک بێ لەگەڵ دەستیا بگونجێ بتوانێت ڕۆکی پێ ببڕێ ئاژەڵی پێ ڕاو بکات. بەردەکان شێوەیەکی زۆر زۆر سەرەتایی هەبوو کە ئەمە بەپێی توێژینەوەکان ئەڵەن هەر لەسەر شێوەی دڵە ئەگەسێکی ها لەسەر خڕێکەکەی لەسەر شێوەی دڵە. بەڵام دواتر بەپێی سەردەمەکە ئەگە ببینین ئەمەی تەنیشتی بەردێکی ڕێککراوە. بەڵام ئەم بەردانە دوای ماوەیە کە بە زۆری بەکارهێنان کول بووە چۆن تیژەکەی نەماوە مەجبور ئەم بەردایان لا بردووە و بەردێکی تری دروست کردوێتەوە. واتە مرۆڤ بەردەوام چکە مامەڵی لەگەڵ بەردا هەبوو بۆ ژیانی ڕۆژانەی خۆی هاتۆ بەردەکانی داتاشی و دروستی کردو. بەڵام ئەم بەردانەی تر ئەمانە لە شوێنی ترەوە هاتومە سەردەمێکی زۆر دواترە کە پێوتر بەردی ئۆبزیدی یاخود بەردی شوشەیی کە ئەکرێت تا ئێستش بەکاربێت ئەمنێت وەکو تیژەکەی زۆر درەنگ کول ئەبێت. بۆی ئەمانە لە کوردستانی خۆمانین لە دەریاچەی وان یاخود لە ئەفغانستانەوە هاتووە. ئەو کاتەش مرۆڤ هێشتا ئاژەڵی بڵین بەکارنەهێنا ماڵی بکات بۆ دەستەمۆ نەکردو بۆ گواستنەوە. بۆیەکان ئەمانە بەشێکی زۆریان بە هاتوچۆ بەڵی خۆی مرۆڤ گواستویانێتەوە هێنایەتی بۆ ئێرە و لێو ئەم لەوی وەرگتووە یاخود خۆی لەگەڵ خۆیان بەردەوام بەردێکی پێ بووە نەختێکی لێ کردوێتەوە بۆ ژیانی ڕۆژانی خۆی. بێگومان دەزانم هەموو جارە کە سەردانی مۆزەخانەکانەکەین زۆر بەڵامانەوە گرنگە کۆنترین پارچە ئاسەواری ئەوێ ببینین. کاک هاشم کۆنترین پارچە ئاسەواری ئێرە کامەیە؟ کۆنترین پارچە ئەوەی کە تا ئێستا ئێمە لە ڕێی کنۆپشکنین یاخود دەستمان کەوتووە پارچە کۆڵەیەکی بەردینە لە شوێنواری بەردەبەرکەی نزیک چەمچەماڵ دۆزراوەتەوە بەپی راپۆرتی تیمە بیانەکان. طبعا ئەمە لە چلەکان لە تقریبن لە پەنجاکانی سەدەی ڕابردووە لە شیکاغۆ پەیمانگەی لە شیکاغۆ هاتوون کنۆپشکنیان لەوێ کردووە. ئەڵەن مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ 100,000 ساڵ پێش ئێستا. کەواتە ئەمە پێم بۆمان دەرئەخات کە مرۆڤ پێش ئەوەی بچێتە ناو ئەشکەوتەکانەوە لە پێدەشتەکانە ژیاوە بەردەبەرکەش ژینگەیەکی لەبار بوو کە مرۆڤ بتوانێت لەو پێدەشتانە نزیک ئاوەدانی و چۆ خۆتان زانن یعنی مرۆڤ بەبێ لە دوور لە ئاو ناتوانێت بژی. ئەجا بەشێکی زۆری ئێستا شوێنانە کە ئەدۆزرێنەوە ئاوشی تیانە بۆ مانایە نییە کە ئەوە ئاویان گواستوەوە بۆ مانایە کە لەوچێ ژینگەکە ئێسوای کردو کە ئاو لەو شوێنە نەماوە ئەگینا کاتی خۆی وەکو چەمچەماڵ وەکو چەرمۆ وەکو بێستان سوور هەرە بێ لەلای ئاوە بوو. ئێرە بەشی منداڵانی مۆزەخانەی سلێمانیە. ئاڕۆست بینیم کە تۆ خەریبووی فێرت ئەکرد کە چی بکە. پێم خۆشە باسێکی ئەومان بۆ بکەین لە ئەو مناڵانەی کە سەردانی ئێراکەن چۆنەوە یارمەتیانەدەن لە کەشی ئێرات هەیە بگەن چیان فێرەکەن. خۆی یەکێک لە بیرۆکەکە چۆن سەری هەڵا زۆربەی مناڵان کە هاتن بۆ مۆزەخانە خوێندکارەکان لە قۆناغی بنەڕەتی حەزیانە کرد خۆیان دەست لە پارچەکان بن. خۆشتان زان دەست لێدان زیانە گەینی بۆ پارچە ئاسارەکانی ناو مۆزەخانە. وە بیرمان لێ کردەوە ئێمە شوێنێک دروستکەین کە منداڵ خۆی خوێندکاریە خۆی بگەڕێ بە دوای شتا پارچەکانە بگەڕێ خۆی وێنەی بکێشێ یعنی وای لێ بکەین خۆی حەز و خولیایەکی لا دروست بێ کە ئاسار چۆنە دۆزێت و فێرشی ئەەکەین کە ئێمە ئەو پارچانی کە دەرمان هێناوە چۆن دۆزیوانێت و بەم شێوەیە کە ئێمە شاو هەڵخۆڵی نەکەین لەسەر خۆ بە فڵچەیەک پارچەکە ئەدۆزینەوە پاکی ئەەکەینەوە دوای ئەخێنە بەتەیەکەوە ئەیبین لەو تاقیگە پاکی ئەەکەینەوە دراسیەکەین دوای ئەوە ئەمە هاندانێکە بۆ ئەوەی هەم بزانێت قەدری ئەو پارچانەی کە دۆزراوەتەوە چۆنە بۆ داهاتوو جگە لەوەش ئەکرێت ئێمە بڵین بۆ داهاتوان لێ بکەین لەمانە شوێنەوە ناسیان تیا دروست بێت. یعنی ئەگەر لە 100 خوێنکار 200 خوێنکار دوو شوێنەوە ناسیە شوێنەوە ناسییا دروست بێەوە بۆ ئێمە دەستکەوتێکی زۆر گەورەیە کە مێژووی باو باپیرانی خۆمان هەڵیەینەوە خۆمان بیدۆزینەوە خۆمان بیپارێزین. جابینیم برتە ئەو ژوورەی تریش بەشێکی تری ئەوەی کە لێرە دو ئەوەی کە وەکو ئارۆس
پارچەکەی دۆزیەوە کە ئاوا دەری ئەهێنێ ئەنجا ئەیبین لەوێ کە تەلەڤیزۆنێکی لێیە و مێزشمانداناو دانیشێ وێنەکەی ئەکێشێتەوە اینجا ئەوەی حەسکە لەسەر وەرقە و قەڵەم بیکە یاخود لەسەر شاشێکی گەورەیەک و ئایپاد ئەتوانێت وێنەکەی بکێشێ و بە نای خۆشی و ئەمێنێتەوە دوای چەند ساڵێکە بڵێ من هاتووم ئەو پارچەیەم لێرە دروست کردو کواوێنەکەم زۆر خوێنکار هاتوو بۆ یاروتێتی من 5 ساڵەم پێش هاتووم پارچە ڕسمەکەم کواوتمانە تا لێرە یادگارێکی لامە کاتەبە من یارمەتی ئارۆس بم کاکاشم پێما بە ئارۆس ئەو پارچانەکە بە بدۆزیتەوە ئابم شێوە بە فرچەکە دایک تەکێنی خۆڵەکە لێ بکەیتەوە اینجا بکەیتە سەبەتەکە وایە با منیش لەگەڵ یارمەتی بەمزانام شتە دۆزینەوە بەیەکەوە مۆزەخانەی سلێمانی لە ڕۆژانی یەکشەممە هەتاکو پێنجشەممە دەرگای لەسەر سەردانکارانی کراوەیە و ئێوە دەتوانن لە کاتژمێر 9 بەیانی هەتاکو 1 نیوەڕۆ سەردانی ئەم مۆزەخانەیە بکەن.